قۆناغی کۆتایی خولی پلەیەکی عراق بۆ تۆپی باسکە یاریەکانی لە شاری هەولێر و لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین ئەنجام دەدرێت. لە دووەمین یاریەکانیان نەفتی شیمالی شاری کەرکووک ڕوبەڕووی یەقضەبیەوە بە ئەنجامی 76 خاڵ بەرامبەر 70 خاڵ سەرکەوتنی تۆمار کرد و بە دووەم بردنەوەی لەسەر یەک گەیشت. لە یاریەکی دیکە و یاریەکی پڕکابەری دهۆک ڕوبەڕووی ئالیات شۆرتەبیەوە لە کاتی ئاسایی هەردووتی بە 58 خاڵ یەکسان بوون. لە پێنج خولەکی زیادکرا و ئالیات شۆرتە توانی بەنجامی 73 خاڵ بەرامبەر 69 خاڵ براوە بێت و دهۆک تووشی دووەم شکست بکات. ڕاستی فەریقۆمە هەموو وەکیمە گوتی جەحێلن ئەم هات بووین منافسێ بکەین ما شارێ خۆی کرد حتا دوماهیکێ بەس ئەوە لازمەمە ئیمان فۆیدە و خسارەتگە هەبیت ئەوە گێمە فۆیدە دەبی خسارەت دەبی بەس سبب رئیسی کو لدقت دوماهی که منافسه و ایمه خسارت دبین یاری کرد من فتره که ما تقریبا اول 2 سال ما تیمیت چگیری 2 سال و نیوه هشتا زور خبرانی نه همو بچیکن یعنی 11 تقریبا 10 یاری کرد 18 سالن شنی بوینه 18 سال اول همو لدوری ممتاز یاری کریه. لدو یاریش سابیسی شاری هەولێر ڕوبەڕووی نەفتی میسان بیەوە لە یاریەکە تیپی میوان توانی بە جیاوازی 6 خاڵ و بە ئەنجامی 57 خاڵ بەرامبەر 51 خاڵ براوە بێت. کوڕەکان باش بوون هەوڵی خۆیاندا بەڵامی ترەوە یاریە برنەوە دۆڕانە ئەمەش کو برنەوەکان قبول دەکەین دۆڕانەکانیشمان قبولە هەوڵ دەدەین تاویزی و دۆڕانانە بکەینەوە یاریەکانی داهاتوو ئینشاءڵڵا هێشتان سێ یاریمان مایە برنەوە دۆڕانێکمان هەیە لە یازار لە موقفێکی باشین لە تەرتیبەکە هیوادارم غڵەتەکانی ئەوڕۆ بتوانین سبینێ کادری تەدریبی و یاریزانەکان غڵەتەکانی ئەوڕۆ چارەسەر بکەین بە هیوای سەرکەوتن یاری بەیان ئینشاءڵڵا. بەم ئەنجامانە تەنها نەفتی شیمال خاوەنی دوو سەرکەوتنە و دهۆکیش دوو شکست یانەکانی نەفتی میسان و یەقضە و سابیس و ئالیات شۆرتە یەک سەرکەوتنیان هەیە. یاریەکان بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبن و تیپە سەرکەوتەکان بۆ خولی پیشەگەرانی عراق یەکلا دەکەنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.